ماوەی چەند ڕۆژێکە دەوڵەتی تورکیا بۆردومانی ئەفرینی ڕۆژئاوای کوردستان دەکاتن و ژمارە قوربانی لێکەوتوتەوە لە بەرامبەردا لە بەشێکی زۆری وڵاتان و شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان ئیدانەی ئەو پەلامارەی تورکیا دەکەن بۆ سەر ئەفرین. لە هەولێر 41 حیزب و لایەنی سیاسی داوا لە کۆمەڵگەی نێودەوڵەتی دەکەن فشارەکانی بۆ سەر تورکیا زیاتر بکات بۆ ڕاگررتنی هێرشەکانی بۆ سەر ڕۆژئاوای کوردستان. بێدەنگبوونی نەتەوە یەکگرتوەکان و ئەنجومەنی ئاسایش و کۆمەڵگەی نێودەوڵەتی بەرامبەر هەڕەشە و هێرشەکانی تورکیا لەسەر گەلی کوردستان لە ڕۆژئاوای کوردستان و باشووری کوردستانیش دژی بنەماکانی پەیماننامەی نەتەوە یەکگرتوەکان و جارنامەی جیهانی مافی مرۆڤ و تەواوی پرەنسیپ و بەها دیموکراتیەکانە. سەرباری بۆردومانی فڕۆکەکانی تورکیا بۆ سەر ئەفرین و دەوروبەری و پەلامارەکانی هێزەکانی تورکیا بەردەوامە. بەشێکی زۆری لایەنە سیاسیەکانی ڕۆژئاوای کوردستانیش هاوشێوەی حیزبەکانی هەرێمی کوردستان داوا دەکەن کورد یەکگرتوو بێت بۆ پاراستنی خاک و بەرگریکردن لێی. نوێنەری یەکێتی نیشتیمانی کوردستانیش دەڵێت کورد بەردەوام بۆ تا قوربانی وڵاتانی زلهێزی ناوچەکە بۆیە تاکە ڕێگا بۆ مانەوەی دەستکەوتەکان یەخستنی نێوماڵی کووردە. هاتنە تورکا ji بۆ داگیرکردنا ئەفرینێ نەمەقسەداوێ پارتیەکە مەقسەداوێ نەمانە پرسا کوردی لە کوردستانی سووریایە. هەڵوێستی یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە سەرەتای دروستبوونیەوە ئێمە پاڵپشتی هەموو پارچەکانی تری کوردستان بووینە ناچمە سەر مێژووی پارچەکانی تر بەرام لەگەر بەرخودان و هەڵسانەوەی گەلی کورد لە ڕۆژئاوای کوردستان ئێمە وەک یەکێتی نیشتیمانی کوردستان ئیدانەی دەکەین ڕسوای دەکەین محکومی دەکەین. تورکا چییە دوژمنتیە دەستکەفتیە کوردانێ ئەو کورد نەل باکوور بەر کو دەرێ دبە برا ببێ تو جارێ ناهێلن ئەم بێژن ئەوەیەکە وسا دەموکراتیک بۆ ئازادیە خۆ ژیان بک تور دژمنێ ئازادیە کوردایە کوردێکە بێ گەرە ئەو کوردێک بن دەستی ویدا بێ. بەردەوام لە کۆبوونەوەی حیزب و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان داوا دەکرێت کورد یەکگرتوو بێت بەتایبەت لە کاتی پەلامار و دروستبوونی مەترسی لەسەر دەستکەوتەکانی هێرشەکانی تورکیا بۆ سەر ڕۆژئاوای کوردستان بەوتەی ئامادەبوانی کۆبوونەوەکە تورکیا دەیەوێت لە ڕێگەی هێزا توندڕەوەکانی سووریا ئەزمون و خەباتی ڕابردووی کورد لەبار ببات. قارەمان جەوهەر، کورسات نیوز، هەولێر.